سرمایی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی واتای پێشەنگی لە ڕووناکی ناترسی و بێباکی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی ئیرادەیە فەلسەفەکەی پڕ لە هێزە ئەندێشەکەی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی ئاسۆیەکی ڕوونە بۆ وڵاتم ڕۆژ بە ڕۆژەی کەین بەر بڵاوتر ژنجیان ئازادی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی سڵاوێکی شۆڕژگەڕانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئامڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە شەممە 24 مانگی بەفرانباری ساڵی 1401 هەتاوی بەرابەر لەگەڵ 14 ژانویەی ساڵی 2023 زاینی. ئازیزان بۆ بەرنامەی ئەم شەومان بەڕێز دکتۆر محەممەد ڕەحیمی چالاکی سیاسی لە بەرنامەکەمان بەشدارە کە زۆرتر لەسەر بارودۆخی کۆمەڵگای ئێران و شۆڕشی ژن ئازادی و توێشکەین. فەرموون ئێوە شتا کۆتایی لەگەڵمان بن. دکتۆر محەممەد زۆر بە خێر بێن و سپاس بۆ ئامادەبوونتان. درود بۆیەوە هاوڕێ خۆشەویست، سڵاومەیە بۆ هەموو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر سپاس. دکتۆر محەممەد ئێوە خۆتان شەرایەتی ئێستای کۆمەڵگای ئێران چۆن هەڵدەسەنگێن وە پێتان وایە ئەمە ناو ئەنە شۆڕش یان چه ناوێکی بۆ هەڵدەسەنگێن وە پێتان وایە ئێستا شۆڕشە لە ئێرانە؟ بەڕاستی پێم وان نییە ئەوە زۆر مهم بێ کە ناوەکەی بنێنە چی. خەڵک هەستاون ئاخێزێکی گەورەی کۆمەڵایەتیە بە جرێقەیەکەوە دەستی پێکردووە ئەم مەسەلە، بەڵام زۆر بەربڵاوتر بووە ئێستێ خەریکە لایەنی ئابووری مەسەلەکە هەتا دێت زۆرتر بە ئیسلاح مستەلەت ئەبێت و کەواتە مەسەلەی ئێستسمار و مەسەلەی فاصلەی چینایەتی لە نێوان فەقیر و غەنی لە نێوان ئێستسمارگەر و ئێستسمارکراو ئەوەیە خەریکە. ئەوە تۆ لە شعارەکاندا ئەیبینی، لە ڕادیکاڵ بوونەوەی شعارەکاندا ئەیبینیتەوە و بەو بۆنەوە چی هەیە گرینگە، نەک ئەوەی کە ناوەکەی چی بنین. قەتعەن ئەڕوا بەرەو گۆڕانی، یانێ ئەگەر بتوانێ بڕوا بربەرەکانەیەک هەیە، مشت و مڕێک هەیە لە نێوان حاکمیەتێکا کە 43-4 ساڵە سای کردووە بە هەڵفریواندنی خەڵک بەوەی کە بڵێ نوێنەری خوایە لەسەر ئەرز و خەڵک هەڵفریوێنێت و بە هەروەها ئیعدامی بەربڵاو بە چەواشەکاری بە درۆ بەو شتانە حەولی داوە لەم 44 ساڵە درێژە بدات بە حەیاتی، هەتا هاتووە دەستی زۆرتر ڕوو بووە بۆ خەڵکی و تۆ ئەبینی لە 96ەوەی تر بزوتنەوەیەک دەستی پێکرد بۆ ئەوەی کە ئوسوڵگەرا ئیسلاح تەڵەب دیگە تەمامە ماجەرا، یانە جوان دەستیان ڕوو بوو بۆ خەڵکی لە 96ەوە و توانیان بەسەر کوت ئەوە دامرکێنن. دیسان لە 98 دەستی پێکردەوە ئەم مەسئلە لە ئاباندا 1500 کەس ئینسانیان کوشت، دیسان توانیان بەری پێ بگرن و ئەو شتە کەواتە یانە هەتا هاتووە لەم ماوەیەدا دەستی ڕژیم زۆرتر ڕوو بووە بۆ خەڵکی، قوربی نەماوە، نەتەنها قوربی نەماوە، خەڵک تەنەفوریان هەیە لێ، زۆرتر لە 90% خەڵکی ئێران تەنەفوریان هەیە لێ لە هەر شتێک کە ئەون ڕژیمە نوێنەرایەتی دەکات، جایتر ئیدۆلۆژی مەزهەبی ئیسلامی بێت، جا هەر شتێک بێت نوێنەرایەتی سەرمایەداری بێت، دیفاع لە نظامی سەرمایە بێت لە ناو ئێرانە،
بۆ شێوە دواکەوتوانەوە ڕژیمی ئیسلامی ئەی کات کە زەختێکی زۆر دیارە ژن بە ئینسان نازانێت ئوسوڵەن و بۆ کەسافەت کاریگەلەوە واکو ئەیکەن کچی 9 ساڵە مەسەڵەن بکەن بە سێغەوانە ئیسە تجارەتێکی زۆر گەورە لە نێوان نەجەف لەلایەکی و مەشهەد لەلایەکی تر ئێرانی تێن ئەمان ئەچن بۆ جۆرە سوئیستفاداکەن پارەیەک کە ئەیدزن ئەچنەوێ کەنە سەرفی مەسەڵەن کچێکی 9 ساڵە 10 ساڵە کابرای مەلا پێیان دەڵێ کە ئیجازت نییە بە ئیسلاح نزیکی لەگەڵ بکەی کە بیکەیت بە ژن بەڵام هەر کارێکی ترتوانی لەگەڵی بکەیت هەیە بڵاو بووەتەوە شتانە یانێ فەسادێکی زۆر بەربڵاو کە هەموو تاخ ئیتر تا سەر 100 متر لەسەریشی چووەتە سەر ئەو نەفاسدا یانێ بە فەساد بە درۆ بە سەرکوت وە ئەمە ئیتر بۆ خەڵکی بەڕاستی تەنەفۆریان هەیە لێ دیارە مەسلەی کۆرۆنا بۆ 1-2 ساڵ ڕایگرت دوای 98 ئەگینا هەر پێشتر لەمە دەستی پێ ئەکرد کە مەسەڵەن کوشتنی ژینا دیسان جارێکی تستەری هەڵدایەوە کە مەسلەی کۆرۆنا تۆزێک کەمتر بوو ئەمانە کەواتە شەڕێکە ڕژیم ئەیەوێ بەو شتانەوە کە ئەی کات ئەگەر کات ببێت دەتوانین باسی لێ بکەین خۆی تا ئەو جێگەیە ئەکرێ یەکدەست ڕابگرێ و ئەو سیاسەتە کە سیاسەتی ئەڵبەت سیاسەتیشی بریتیە لە لایەکی سەرکوت لە لایەکی هەڵفریواندنی خەڵک ئەو مەسەلەیە کە ئاغای خامنەیی بە عنوانی ئەوەی کە ئەبێ نەسیحەتی خەڵکین بەشێکیان هەڵفری و دراون ئەم گەنجانەوە دێن بەشێکیشان بەڵام معاندن جیایان بکەینەوە بە نەسیحەت و ئەوانە وە خۆت ئەبینی سە لە مەسەڵەن ئەم ئیعدامی عەلیڕەزا ئەکبەری کە کاتی خۆی معاونی وەزیری بووە کاتێکە کە شەمخانیش خۆی نزیک بوو بێت مەسەڵەن بە جەماعەتی خاتەمی و ڕۆحانی و ڕەفسەنجانی و ئەوانەوە و کەواتە ئەمە شەڕێک لە نێوان سەرانی ئەسڵی جمهوری ئیسلامی کە ئەویش باستابی ئەو شتەیە کە لە خوارەوە ڕوو ئەدا لە کۆمەڵگادا لە ژێر زەختدان دەیەوێ خۆی یەکدەست بکاتەوە تا ئەو جێگایە بکرێ و ئەم سیاسەتە دوولایەنەیە پێش ببات لەلایەک سەرکوتی خەشن بەهێنانی کەسێک وەک ڕادان لەلایەکی ترەوە بەوەی کە تا ئەو جێگایە ئەکرێ مەسەلەن مەسئولی چی پێڵێن دانشگای ئیسفان ئەڵێ مەسەلەی دانیشتووی تەواو نەبووە ئەبێ ئێمە کارێ بکەینەوە بێتەوە جۆهیمان کردووەوانە ئەوانە لابەرین یا مەسەڵەن لە چوزانم هەر لە بەرامبەر مەسەلەی زیندانیەکانەوە کە زۆرتر لە 20,000 نەفەر لە ماوەیە گیراون سعی ئەکەن مەسەڵەن بێژن پێیان بابا فقط کافیە بڵێنم کارمان بە تا هیچ کارێکەوە نییە و ئازادتانەکەین وەمانە و کە دوو لایەنە کەواتە هەوڵ ئەدا بە هەر شێوەیەک بۆ لەلایەکەوە کەڵک و فریب و بەرتیل و وعدە و وعیددان و ئەمانە بە خەڵکی بۆی کە کارێک کەمتر نێنە خیابان لەلایەکی تیشەوە سەرکوتی هەرچی زۆرتر تاو جێگایە کە مەسەلەن بکرێکەیتر دەست نەپارێزن خودی مەسەڵەن هێنانی ڕادان نوێنایەتی ئەم مەسلەیەکە کەواتە دوو بەرەیە هەر بەرە بە قەوڵی ئانتۆنیو گرامشی هەوڵەدا یەکگرتووی خۆی ڕابگرێ بەرەی مخالفی تووشی گیر و گرفت و ئاڵۆزی و پەراکەندەی و ئەوانە بکە عینی مەسەلە لە مۆرد ئێمەشەوە هەیە خۆت دەزانی هەر ڕۆژ کە ئەگوزەرێت ئەم شۆڕشە نەتەنها تەواو نەبووە درێژەی کێشاوە چینی کرێکار ئێستا مەسەڵەن بە وعدەی ئەم مەسەلەیە ئیعتسابی کرێکارانی نەفت و ئەوانەوە کە ئەتوا زەختێکی زۆرتر ئەخاتە سەر ڕژیم و بێتە هۆی ئەوەی کە اختلاف زۆرتر و زۆرتر و زۆرتر لە ناوسەرانی حکوومەتیە پەیابێ کێ زووتر بشکێت ئەوە مەسەلەکە دیاریەوە ئایا ڕژیم ئەشکێت لە نەتیجەی ئەمەوە ئایا کودەتایەک نظامی ئەکەن ئایا چوزانم سازشێک ئەکرێت لە نێوان ئۆپۆزیسیۆنی بورژوایی
سەڵتەنەت تەڵەب و جمهوری خاح و ئەوانەوە بگرە لەگەڵ بەشێک لە ئێسلاح تەڵەبەکانی ناو ڕژیمدا ئەبێ ببێنین و چاوەڕێ بین فعلەن درێژە هەیە ئەم مەسەلە و بە نەتیجێ نەهایی خۆی نەگەیشتووە بە خۆشیەوە جنبش درێژە ئەڕوات کە درێژە بکێشێت و بەشکەلێکی زۆرتر لە کۆمەڵگا تێوە بگلێن وەکو نەوت وەکو کرێکارانی نەوت وەکو چینی کرێکار و ئەبینی کە هەر بەو بۆنەوە یانە سەرە سوزنێک کۆتان نەهاتووە مەسەڵەن حکمی 6 ساڵدان بە ڕەزا شەهابی و ئەو هاوڕێکەی تری نیشانەی ئەوەیە یانێ لە بەرامبەر چینی کرێکارەوە و گەنجان و جوانانی بە ئیسلاح چەپی و ئەوانە یا کەسانگەلێکە تەوەهمێکیان بە جمهوری ئیسلامی نییە خەشن لە بەرامبەر ئەوانەوە و لە هەمان کاتدا ئەبینین کە ڕژیم ئەڵێ بڕون باوە تەرەفداری لە ڕەزا پالەویەوەکەن بیکەن یانێ اختلاف خستنە ناو ئۆپۆزیسیۆن متوەجە عەرزم هەی ئەمەیە دابزانین کێ زۆرتر زیرەکترە ئایا ئێمە ئەتوانین زاڵ بین بەسەر دوژمنەکەمانە کە جمهوری ئیسلامی بێ یەکگرتووی ئۆپۆزیسیۆن ڕابگرین و بە ئیسلاح بتوانین اختلاف زۆرتر بخێنە ناوسەرانی ڕژیم و ببێتە هۆی ئەوەی کە نەتوانێت تر مقاومەتکە یا ئەوان ئەتوان اختلاف زۆرتر بخەن ناو ئێمە زۆرتر خەڵک دەستگیر بکەن بیان تەرەکێنەوە لە شۆڕش و لە ناو خیابان و ئەمانە ئەبێ ڕۆژانی داهاتوو ئەم شتانە دیاریەکە بەڵێ هاوڕێ محەممەد باسی دوو بەرەتان کرد بەرەیەکی خەڵکە و بەرەیەکی کۆماری ئیسلامیە باسمان لەوە کرد کە کۆماری ئیسلامی هەموو تەوانی خۆی و هەموو نیروێکی خۆی بۆ سەرکوبی خەڵک ئاوردووە ئایا خەڵکیش هەموو تەوان و هێزی خۆی یاوردووە سەمەیان بەڕایەوە هێشتانە خۆت ئەلینی کە لە شۆڕشەکاندا مەسەڵەن 10% خەڵک وەختی بێنە مەیان هیچ ڕژیمێکتر خۆی پێ ناگیری و ئەڕوا مەسەڵەن شۆڕشی 57 کەیتر شۆڕشی بە تەواوی توودەیش بووە دەوری 9% لە خەڵک هاتوونەتە مەیدان لە ئەو شۆڕشا خەڵکی ئێران و مانایەوەیە کە هێشتا نەخێر هەموو خەڵکی ئێران ناتوون دۆری 1% هاتوون تا ئێستێ دیارە لە هێندێک شوێندا وەکو کوردستان وەکو بەلوچستان و ئەوانە توودەیترە خەڵکێکی زۆرتر هاتوون هەر نزیک ئەو 9% و ئەوانە بێتەوە 7% 5% لە شوێنەکانی ترا لەوانەیە کەمتر بێت دیارە لە تاران کە شوێنێکی سیاسی و گەنجەکانی زۆر ئاگاهترن و زۆرتر چاویان کراوەیە ئەویش هەر تا ڕادەیەکی زۆر سیاسین زۆر باشە وەزە لە شوێنگەلێک وەکو مەشهەد وەکو قۆم ئەوانە کە زۆر بە ئاشکرا بینیویانە ئەم نیزامە چی نوێنەرایەتیەکە لەوێ خەڵک زۆرتر تەنەفوریان لێ هەیە وەمانە بەڵام لە هێندێک شوێنی تر بەو دەرەجەیە نەگەیشتووە ئەتوانێت ئینسان بڵێت لە مەناتقی مەسەلەن ملیدا لە مەناتقە کەمایەتیەکان هەن جایسە چ کەمایەتی مەزهەبی چ کەمایەتی بێسلاح ملی وەوانە زۆرتر خەڵک هاتوون و ئەو میزانە کە خەڵک ئەبێ یانە ئەو پوتانسیلە هەیە کە ئەمانەس لە پچکۆلەترین گۆڕانکاریە کە زەعفێک ئەگەر ڕژیم جمهوری ئیسلامی ببوانتر لە 9% و 10%یش لە کوردستان و بە ئیسلاح بەلوچستان و چوزانم ئازەربایجان و ئەوانە دێنە سەر شەقام بەڵام لە شوێنەکانی ترە مەسەلەن یان لەلایەنێکی ترەوە ئەگەر سێری ئەم مۆزوع بکەین دیارە هێشتا چینی کرێکار کە نەهاتوەتە مەیدان بەڕاستی یانە ئاعتساباتی سیاسی نەخسوەتە ڕێ ئەگەر ئاعتساباتێکیش هەیە خسڵەتی اقتصادی هەیە لە خۆیدا هێشتا ئەو ئاعتساباتی کەمەشکەنی زەنجیرەیی سیاسی مستەقیمەن سیاسی بێنە مەیدان و تەعەڕۆز بکەن بە جمهوری ئیسلامی هێشتا ئەوە نابینرێ ئایا ئەم شتەی نەوت ئەگات بەوە یان نا ئەبێ بوێسین و بیبینی بەڵام یەک شت ئارزم کرد ئاشکرایە ئەویشەوەیە کە خەڵک نەچوونەتەوە ماڵی خۆیان
دیارە تاکتیکەکانیان گۆڕیوە بەڵام نەچوونەتەوە ماڵی خۆیان جا لەوە بگر لە باڵکۆنەکەی ماڵەکەی خۆیەوە هاوارکە و مەرگ بۆ خامنەیی بڵێ تا ئەوەی کە شەقامەکان ببەستن بە ئاوردانی لاستیک و ئەمانە تا بگرە چوزانم ئەو بەنەرانە واکو و تەبلێغاتی واکو لەسەر شاڕاکانایی ئۆتوبانەکان دای ئەنێن وە شعا یا بەنەرەکانی ڕژیم ئەسووتێنن یان مەسەن مجەسەمەکان یا قاسم سلێمانی یان نەمادەکانی ڕژیم ئەسووسێن ئەمانە هەموو تاکتیکی جۆرا و جۆری ئەم مبارزەیە لە ڕۆژانی ئەووەڵا خەڵکێکی زۆر هاتن و ئەرزم کە حدودی 20,000 نەفەر خەڵکی دەستگیر کردووە بە ئەوانەی واکو کەڵبژێریانەکە ئەوانەی واکو ویتر سەرە سوزنێک تەوەهمیان نییە بە جمهوری ئیسلامی و خوازیاری سەرنگونین دەست ناپارێزێ بەرامبەر بەوانە ئەوانەی واکو هێشتا ئابینێ کەمتر ئاگان ئەزانی بەڵام ئەم سرفی درێژە کێشانی ئەم شۆڕشە لە بەرژەوەندی ئۆپۆزیسیۆندایە لە عەلەیهی جمهوری ئیسلامیە چونکو هەر ڕۆژە لە شۆڕش بەقەت ساڵێک دەرس ئەدات بە قەوڵی لەنین وتەنی بەو کەسانە کە هەن ناو شۆڕشەکە فێر ئەبن چۆن لە خۆیانەوە محافزەت بکەن لە بەرابەر پۆلیسەوە چۆن شتەکە گشتگیرتر بکەن چۆن مناسباتی خۆیان چۆن ڕێک بخەن چۆن خەڵکێکی زۆرتر بێرنە مەیدان لە چ شتگەلێ ئەمانە هەموو ئەزانی یانێ ئەو شتانەی کە ئینسانێکی تیۆریک ئەڕوا ساڵهای ساڵ کاری بۆ ئەکات کە کۆی بکاتەوە بزانێت چۆن ئەبێ و چۆن ئەوان لە یەک ڕۆژە چون مەسەلەکان پرسیارەکان ڕۆژانە سەدان و هەزاران لە بەرامبەریانەوە قەرار ئەگرێت وەختێ پرسیاری شاد بە قەوڵی مارکسوتەنی جوابەکەشی خۆی لە خۆیدا دێتی تر یعنی بەو جۆرەکەواتە ئاموزش ئەبین خەڵکەواتە بە نەفعی ئێمەیە سرفی ئەوەی کە درێژا کێشێت و بە زەرەری ڕژیم لەژێر زەختدایە بەڵام نەخێر هێشتا کولی خەڵک یا خەڵک ئەو پۆتانسیلە واکو هەیەتی بۆ هاتنە مەیدان هێشتا بە تەواوی خەڵکی لێوە نەگرتووە و ئیمکانی هەیە کە زۆرتریش خەڵک هاوڕێ محەممەد هۆکاری نەهاتنەکەی چییە ئایا پێتان وایە خەڵک پێی وایە ئەم ئاخێزە یام ئەم شۆڕژە وەکو جارانی وەکو 96 و 98 بە سەرنجام ناگا یام ئەوەی کە هەر تەوەهومێک هەیە لە بە کۆماری ئیسلامی پێتان وایە هۆکارەکەی کامەسە گەرمانەوەی هۆکارەکان لایەنی هەیە بە بڕوامە یەکێکی وەزعەتی زۆر خراپی اقتصادیە کرێکارێک کە مەسەڵەن ئەگەر بمرو بژی و پارەکەی حەق دەستەکەی بەش ژیانی ناکە ئەگەر سابکە ئەو لەوەشەکەوێ بەشێکی ئەوەیە کە بە حەدێک یعنی خۆ برسیەتی زۆرتری خەڵک نایان کاتە شۆڕش گێرتر ئەتوانێت بڕێکجار بیان کاتە محافزەکار کە بابا دەست بگرە بە کڵاو خۆتەوە بڵێ ئەو لە نان خواردنیش نەکەوین با منداڵەکان لە برسان نەمرن ژنەکە بە مێردەکەی ئەڵێ یان بیلعکس ئەگەر بە پێوەکیان کار بکات کەواتە بەشێکی ئەوەیە بەشێکی مەسەلەی سەرکوتی زۆر شەدیدی ڕژیمە عەرزم کرد کابرا تەسەوەر بفەرموو یعنی هیچ گۆنە ئەخلاقیات و سنوورێک ناپارێزی ئەم ڕژیمە هیچ ڕژیمێک عادی فاشیستیش بەم جۆرە عەمەل ناکات و چون خەڵک ئەمە ئەبینن بەشێکیشی ئەوەیە کە بە ئیسلاح چون مەسەلەی تەحریم هەیە فڵان هەیە ملایە ئینتزاریانێ بەشک و خۆی بە شێوەیەک لە نێو بچێ متاسفانە لە نێو ناچێ خۆی لە خۆیدا یانێ بە دەرەجەیەک هەرچەند ئاسانە بۆ یەکی وەک من لێرە دانیشم بۆ خۆم بەو گەنجە بڵێم بڕۆسی نەدنە بەرگولەوە و ئەخلاقی نیاسم بۆ کەسی خۆی لە جەرگەی مەیداندا نیا ئاوا بڵێ بە گەنجان بەڵام سەرڕای ئەومەمان وتبێ هیچ شۆڕشێک نییە بەبێ خوێن بە ئاکام بگات بە قەولی قانەعوتەنی داری ئازادی بە خوێن ئاو نەدەیە قەت بەرناگرێ یانێ تۆ خۆی لە خۆیدا ناڕوخێت ئەم ڕژیمە وەزعیەتی اقتصادی هەر خراپتر ئەبێت بە قەول عامی وتەنی خۆ جڕ و خوا مەرگ
ئیتر بالآخرە تۆ من دیانێکە کە ئێشێبی بیکێشی و دەری بێنە و فڕێدێ. ئەم ڕژیمە هیچ گۆنا ئیمکانێک نییە لەم دنیادا کە ئەم ڕژیمە بتوانێت وەزیەتی ئابووری باش بکات بۆ خەڵکی، ئازادی بدات، بەرابەری بێنێ بۆ ژن و پیاو، چون ئەسەن بە پێچوانەی هویەتی ئەو ڕژیمەیە. ئەو ڕژیمە ڕژیمێکی مەزهەبیە لەسەر شتگەلی 1400 ساڵەوە پێش دامەزراوە فەلسەفەکەی، کەواتە ناممکینە ژن بە ئازادی بگەیت لە جمهوری ئیسلامیە، ناممکینە کرێکار باتەوە جۆ بۆ خەسائڵەوە هەیەی کە شەڕەنێتەوە لە لوبنان، لە فلستین، لە عێراق، لە ئۆردۆن، لە چوزانم سووریا، لە یەمەن، لە ملاولۆلا. ئەلان خۆت دەزێ ئەبینی تر 8 وڵات چوون لە ئەم مسابقاتی بەسرە بەشداریان کرد وڵاتانی عەرەبی مسابقاتێک هەیە لەوێ و ناو خەلیجی فارس و ئەمانە خەریکن بە خەلیجی عەرەبی دیسانینیان کردووە، یعنی عەرەبستانە، یەمەنە، ئیتر هەروەخت. خب ئەم ڕژیمێک کە بەو جۆرە بێت دیارە تەحریم لە بەرامبەر ئەمەوە دێ، و چون ڕژیمێکە بڵند پەروازە خۆی بە بەرهەق ئەزانێ و ئەوێ ئیسلامی نابی محەممەدی بێنێتەوە و ئەوانە ئەبینیت کە ئەم مەسەلەیە لە سیاسەتی خارجیە، لە سیاسەتی داخلیە، لە هەموو لایەنێکی فعالیەت و بوونیا ئەم شتە خۆی نیشانەدا ئەم فلسەفە. کەواتە بەڕاستی ڕژیم ناممکینە، یانە خەڵکی ئێران، کرێکاری ئێرانی مەسەلەن تا زمانێک ئەم تەحریمگەلە هەیە بە بۆنەی ئەویش سیاسەتی عەرزم کرد ڕژیمە سیاسەتی منتەقەیی، ناممکینە تەحریمەکان لا بچن. وەختێ تەحریمەکان لا نەچن ناممکینە کار و کارئافرینی و ئەوانە ببێت. کەواتە بێکاریەکی وەسع هەیە لە ئارادا، خەڵکی هەژاری لە ڕادەبەدەر، نەبوونی دەوا و دەرمان، نەبوونی پێداویستی ژیان، کە مادام ئەوە نییە تاکەی یانە ئینسان چاوەڕێ ئەبێت چی بێت. کەواتە بە نەزەرم یانە ئەگات بە دەرەجەیەک کە خۆیان ئەم خەڵکە بۆیە ئاڵێم زۆر مهمە ئەوەی کە درێژەی هەیە، خەڵک نەچوونەتەوە ماڵەکانیان، تاکتیکەکانیان نەگۆڕن بەڵام نەچوونەتەوە ماڵەکانیان، و ئەو خەڵکەش کە کەمتر ئاگاهن، تۆزێک محافزەکارتر بوون، کامل لایەنەکەی تریەتی و عەرزم کرد، ئێوانیش فێرە بن ئەڵێن بابا ئەم ڕژیمە خۆ لە خۆیەوە ناچێت، هەرچی دەری بێنێ لە فرۆشی نەوت دەیکاتە خەرجی خۆی و خەرجی هێزەکانی لە منتەقا وایان هێنێ بۆ سەرکوتی ئێمە. کەواتە ئەم ڕژیمە وەسە کەرەکەی جەجاڵ، یانێ ئەم ناممکینە تۆ ئینتزارت بوێت لە ئاوا ڕژیمێک کە شتێک باش لێوە نەتیجە ببێت. ممکن نییە کە هەر خراپە و خراپتر ئەبێت ڕۆژ لەسەر ڕۆژ. بۆیە بە من وا ئەزانم ڕەوەندی منتقی ئەوزاع بەس ئەوەمان پێڵێ کە خەڵک تێن بەشداری ئەکەن و زۆرتر ئەبێ، نەتەنها مەسەلەی چینی کرێکار، باقی خەڵکانی تریش هەرچەند بوون بەڕاستی، بەڵام جەنبەی من سنفی بووە لەم 4-5 ساڵی ڕابردووە، بەڵام فقط یەک قەدەمە تاوەی کە هەموو ئەمانە دیسانەوە بێنە مەیدان، هەموو هاوار بکەن بۆ هەموو ئەم خودداخوازیانەواکو هەیان بووە لە مودەتاوە ڕژیم جمهوری ئیسلامی ناتوانێت بە ئیسلاح جوابیان بداتەوە. کەواتە بۆ دوو دەلیلێ، یەکێ مەسەلەی سەرکوتە، یەکێ مەسەلەی وەزعی زۆر خراپی اقتصادی، بەڵام بەهەرحاڵ ئەگەر خەڵک بیر بکەنەوە کە ئەیکەنەوە وەزعی خراپی اقتصادی ئەم ڕژیمە ناتوانێت چاکی بکات، فقط بەلاچوونی ئەم ڕژیمەیە کە ئەتوانێت چاک ببێت. کەواتە باشترە هەرچی زووتر بێنە مەیدان، چون وەختێ خەڵک لە مەیداندا بێ لە بەرابەر هەر دوژمنێکەوە، نەتەنها جمهوری ئیسلامی بەڵکو دوژمنانێک تریش کە پۆتانسیلی ئەوەیان هەیە کە دوژمنانی داهاتوو بن، ئەوانیش دەرسی خۆیان لە بوونی خەڵک لە خیابان وەردەگرن کە جێگەی ئەوان نابێت ئەو وڵاتەکە بتوانجا ئەوانیش بێن بۆ مەوج سواری وەکو ئاغای قومێنی 44 ساڵ لەمەوبەر هات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد،
لە چەند ڕۆژی ڕابردوودا خامنەی لە بینی مەداحان کە کۆبوونەوەیەکی بوو زۆر زەلیلانە داوای کرد لە مەداحان کە بە فریای کۆماری ئیسلامی بکەین. خۆی لە بەشێک لە قسەکان یا باسی ئەم ئاعترازاتیە کە بە دەزمانی خۆی وتی ئەمە نەقشە بووە و گەرەکیان بۆ جوانان و خەڵکی ئێران گۆڵ بدەن کە خەڵکی ئێرانە و کارە ناکەن و پشتیوانی دەوڵەتن و باسی لەوە کرد کە ئەبێ کار بکەین و ئەمە استکباری جەهانی ئەم نەخشەیە کێشەوە. مەبەستمەوەی بێژم کە خامنەی بۆ ئاواز زەلیلانە یعنی ئەو نە بارودۆخیان خراوە کە داوای لە مەداحان کردووە کە فریای کەفن. خوازم کرد ئەو دوو سیاسەتەیە وا هەیەی ڕژیمی جمهوری ئیسلامی بنا بە خەسڵەتی خۆی یعنی ڕژیمێکی ئیدۆلۆژیکە ئەو شتێک کە ئەو ئیدۆلۆژی وا هەیەی کە مەذهبی ئیسلام بێت ئیسلامی سیاسی خۆی بە بەرحەق ئەزانێ و جا بەرحەقەکەی ئەوێ ئیسلام لە دنیادا مەساڵن بێنێتە سەرکار واڵەیە بێ مام سەختیگە لە تەحمڵکەین تا ئیسلام لە دنیا دێتە سەرکار سیاسەتی منطقەی یەکەیت و چاو لێ بکەی سیاسەتی داخلی سیاسەتی جەهانی نامەنووسینەکان لەبیرتانە ئەحمەدی نژادوانە مرتب نامەیان نووسی بۆ پاپ بۆ نازانم ڕێی جمهور ئەمریکا بۆ سازمان ملل بۆ فڵان ئەم جۆرە ڕژیمە بە یەک کارت ئەمەل ناکات هەمیشە بۆ جۆرە هەیە کە کارتی جۆرا و جۆرەیە لە لایەکەوە ڕادان دێنێ بۆ سەرکوتی شەدید لە لایەکی ترەوە ئاغای خامنەئی تێت و خۆی چولاق ئەکات من جسمێکی نەحیفم هەیە لەبیرتە سقۆرمانیەکانی لە جومبشەکانی قابلترا یا بۆ شێوەیە کە ئیسەتەوە فەرمووی داوا لە مەداحەکات کە بە فریامان بکەون یا ئەنتقادەکەن لە خەواسی نظام کە بۆ بێدەنگن یان ئەوەی کە چوزانم بڕێک فەرماندەهانی سپا و ئەوانە یان مەجلسی چیناوە ئەوەی کە مەسلحەتی نظام کە بۆچی نهاتوونەتە پشت نظام و پشتی دەوڵەتتان نەگرتووە ئەمانە ئەنتقادەکەن لە ئایەتوڵاکان وەکو ئاملی وەکو ئەوانە کە بێدەنگیان ڕاگرتووە یان ئەوەی کە یان بڕێکە حتا ئینتقادیان کردووە ئەمانە ئەم ڕژیمە هەموو ئەم لایەنانەی لە نەزەرایە لەلایەکەوە عەرزم کرد ئەبێ هێزەکانی خۆی یەکگرت و ڕابگرێت ئەوە جا لە ئایەتوڵا گەورەکانەوە بگرە تا مەسەڵەن هیچ علمیەی قۆم تا بگات بە کەسانێک کە ئێستا سیاسەتمەدارن نمایەندەگان مەجلس فڵان لە ئەمانە سایەکە تا فەرماندەهان سپا و سپای پاسداران و بەسیج و ئەمانە سایەکات هێزەکانی خۆی متحید بکات ئەگینای دۆڕێنێ ئەزانێ باش ئەزانێ ئەی دۆڕێنێ چون ئەزانن لە سیاست ئیسلامی سیاسی خصلەتی ئەوەیە فەرقەکە لەگەڵ ئیسلامی بە ئیسلاح سنەتیە کە بەس کاریانەوەی بچنە گۆشێ مزگەوت و ئەوانەوە غەیر سیاسی بن غەیر سیاسی نییە ئەزانێت تەنانەت لە بڕێک شتا لە چەپەکشتی سیاسەتی چەپکتێوی چەپەکانیش ئەخوێننەوە و کەڵکی لێوەرئەگرن لەو تاکتیکانە و لەو شێوە کارانە کەواتە ئەزانێت کە ئەبێ خۆی یەکگرت و ڕابگرێ و ئەزانێت کە ئەبێ هێزی دوژمنەکەی کە ئێمە بین و ئۆپۆزیسیۆن بێت پەرژوباڵی بکاتەوە ئەوەیە کە بەو تاکتیکە جۆرا و جۆرانە ئەم مەسەلەی مەداحانەوە کوتو ئەفەرمووی یەکی ئەوەی کە لەبیرتەوە مەسلەیە کە مەسلەی ڕیزش و ئەوەی کە بەڵێ ڕیزشیشمان هەبووە بەڵام لە بڕێ شوێنی شایەمە خەڵک پێمانەوە زۆرترین گورم بە تایبەت بۆ مەسلەی بەسیج بۆ سپای پاسداران ئاغای خامنەئی ها قسەی ئەوە یانێ ئەم مەسئلەیە کە بە ئیسلاح هەوڵ ئەدات کە بە ئەشکاڵی جۆرا و جۆر لەسەر کتۆ بگرە تا ئاموزش تا درۆ تا هەڵفریواندنی خەڵک تاکو وعدە و وعیدی درۆین لە هەزار و یەک شت ئیستفاداکە بەشکو بتوانێت خۆی ڕابگرێت و اتحادی خۆی یەکێتی خۆی ڕابگرێت و یەکێتی ئێمە بشکێنێت یەکگرتووی ئێمە لە نێو بەرێتی مخالفەکان ئەمەیە لە خارجی ئەم مۆزۆعە نییە ئەو شتەشکە ئەو خۆیان لە موش مردەگی
من أمام من أوام فلان من كجسمك نحيفم هيك لوي دەستی کرە گریان ئەگەر لە بیرتان بێ چەند ساڵ لەمەوبەر هەرەوە شتەیە ئاخوندنیتە ئاخوندی شێعە بە تایبەت بۆ جۆرەن زۆر فزولن زۆر متەقەلبن یعنی دێت یعنی عذرە خوازم ئەچن مەسەڵەن بۆ شکڵە لە نەجەف و لە مەشهەدا زۆر عذرە خوازم ئەمە کەلیمە یعنی دروست وەک ئەو کەسانە بوو وەکو لە قبڵی فرۆشی لەشی ئینسانەکان لەوە زندگیەکەن متوجه عەرزم هەیە یعنی پەستترین یعنی ئاوان یعنی هیچینێک ئەخلاقیات و ئەو جۆرە شتانەیان نییە ئەوانە فقط بۆ کۆمەلگایە لەبیرتە قسەکەی مەڵان نەسرەدین کە و سۆرنانیەکە ئەڵێ بڕۆنینێک بێن بیخەنە مزگەوت قاڵیەک ژنەکە دێتەوە بینە قالەکەی خۆی ژنەکەی جەمی کردوێتەوەڵێ ئەوە بۆ کوێ بی ئەڵێ وڵا بۆ مزگوتیەکەم ئابە مەگەر خۆت نەڕوت ێژە خواخراوە دووکە من بۆ خەڵک مەوت خەڵک هەڵفریون خۆ بۆ قسێ خۆم یعنی ئەمە نیشان تایبەتمەندی گەلێکیانە یامانە فرە متەقەلبن فرە دودوزە بازن درۆزنن لە 1001 چت ئیستفاداکەن بۆ هەڵفریواندنی خەڵکی ئەوەیە بەڵێ هاوڕێ محەممەد باسی سپای پاسداران و نیروهای ئەمنیەت ئینتزامیت کرد لە لایحەی بودجەی ساڵی 1902 کە بە مەجلس قەرارە بدرێت بەشێکی زۆر بودجەی وەکو سپای پاسداران سدا و سیما نیروهای ئەمنیەتی ئیطلاعات زۆر کراوە بەشێکی زۆر لەوانەیە 28% 40% لە ڕەوەندی ئەو قسانەی کە ئێوە کردان هەر بۆ ئەوەی کە منستەجمتر بن ئەمەی ئیزافە کردوە یان خۆی زانێ کە ڕێگەیەکی سەختتر ها لە پێشیانەوە ئەم شۆڕشە هەر ئدامەی هەیە بۆیە ئەم بودجەیە زیاوکرێ بەڕای ئێوە نەخێر خۆتدانی کە ئەم مەسلەی ریزشە واکو ئەمە خۆ بێدەلیل نییە کە تەرحا بێت تەنانەت تەوەسوتی خودی خامنەیی تەرحا بێت ریزش فقط معنای ئەوە نییە کە بڕێکیان لە سپای پاسداران جیابنەوە ئەڕۆن ریزشی بیر و بڕوایانە ئیتر بڕوایان نەماوە تەنانەت خۆشیان بەم ڕژیمە کە وەختێ تۆ هێزە سەرکوتگەرەکەت بڕوای زەعیف بوو یعنی خەریک بووی تەبدیل ببێت بە نۆعێک لە ئەو ئەرتەشیگەلە و ئەرتەشیگەل عادی فقط بە عنوان شغلێک تواشای بکەن کارەکەیان نەک بە جەنبەی ئەعتقادیتر بۆیان نەماوێ من ئەتوانم بڵێم بۆ 80% هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم حاڵەتی ئەوەیە فقط حاڵەتی شغلیە ئێستا چون هیچ کارێکی تریان پێ ناکرێت درێژە ئەدەن بەو شتە و مەجبورە چەپ کات مەجبورە خوب کابرا خۆ نرخی تەوەڕۆم خۆت ئەبینی تر بان 60% و 70% لە ساڵە ئەبێ نرخی بێسڵا حقوقی ئەوانەش زیاد ببێتر چونکو عەرزم کرد وەکو شغل تواشایەکەن ئەوان نەک وەکو ئەوەی کە کابرا وەکو بەسیجەکانی دەورەی جەنگ کلێڵی بەهەشتیان پێ بدەن و کابرا بچێتە سەر مینگیانی خۆی فدا بکات ئەزانی ئیتر ئەو دۆرانە ڕۆی وە نەماوە ساڵهای ساڵە 20 ساڵی شاوە نەماوە ئیتر کەواتە بە نەزەرم زیادکردنی بودجێ ئەم هێزانە جا نیروە ئیدۆلۆژیکانی ڕژیمە لە سدا و سیماوە بگرە تا مرکزی نەشری ئاساری فلان بگرە تا ئەمانە تا چوزانم تەواو ئەو تان هێزە نظامیەکان وەکو بەسیج وەکو سپا وەکو ئەرتەشوانە نرخی تەوەڕۆم چوەتە سەرێ 50% 60% ئەوانیش ئەڵێن ئێمە ئەگینا مانایەوەیە کە فەقیرتر ئەبن کە فەقیرتر بوون سفرەکانیان خاڵی ترەوە بووە ئەوانیش کابراڵێ بۆم بڕۆم خۆم کەمە قوربانی تایسەش بەشێکیان لێ کوژراون بە خاتر چی کە نانیشم نەبێبی خۆم ئەڵێ سەر هەڵەگرم ئەچوم ئەبم بە پەناهەندە کەماینکی زۆریان هاتوون لە ماوەی گوزەشتا بە نەزەرم ئێرانی گەل تەنها مەسەلا ئەوە نییە بە ئیسلاس کوڕەکانیان و ئەوانە بنێرنە دەرەوە تەنان ئەو هێزانەش کە مەساڵن خۆت ئەبینیتر لە براگەل ڕئیسی سدا و سیما دوو برای بوونەتە پەناهەندە ئێ وەختی تو بەو جۆرە ئەبینی ئەبێتر بخوێنیتەوە
لە فاصلەی ئەم کەلیماتەوە ئەم خوتوتیا بیخوێنیتەوە مانای ئەوەیە کە عەرزم کرد اعتقادیان ئیتر نەماوە خۆشیان ئیتر بە تەنگ هاتوون بەدەست ئەو ڕژیمەوە کە ڕۆژێک ڕۆژگارێک تەرەفداری بوون و پێیان وابوو کە ڕزگاری بەس بەم بە ئاوا ڕژیمێکەوە دێت بۆیان ئێستا ئەو دۆرانە نەماوە کەواتە شتێکی ترە بێت جایگوزینی بێ ئەوە ئەتقادە چییە؟ ئەبێت پارەیە ئەم مەسلەی ئیزافوکردنی بوجە لە دەرەجێ ئەوڵە جوابی و قەزیا هاتەوە لە دەرەجێ وادیتە خۆت ئەزانەی تر تەوەڕۆم هەیە زۆر و ئەبێ ئەو سەدحە لە زندگی کە بۆ ئەوانی داهات دابین کردبوو لەم 44 ساڵە بێ ڕای بگرێت تا ئەو جێگایەکە بکرێت بە پێ توانی ئەوەی کردو بەڵام گوێ نادا ئەگەر جەنبەگەلی تری ژیان بەئیسڵا ئەگەر یارانەکانی خەڵک نەدرێ و زۆر بۆی مهم نییە و خەڵکە هەژارە ئەوانەی بۆ مهم بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد لە پرسیاری 1 و 2 باسی ئەعدامەکانتان کرد باسی ئەوەتان کرد کە ئەمڕۆ کەسێکی ئەعدام کردووە کە سەر بەخۆیان بووە پێشتر سەرڕای ئەوەی کە واکونشهای بینەلملەلی نسبەت بە ئەعدامەکان زۆر بووە بۆچی کۆماری ئیسلامی ئاوا ئەعدامەکات بۆچی هیچ چاوەڕوانێکی نییە لەم واکونشانەکە ئەگەر واکونشەکانیش لە بینێک بەشێکی تەحریمەکانە بەشێکی ئەوەیە کە فشارەکانی زۆرتر تێ بۆ سەر کۆماری ئیسلامی دامی ئەم شخصە معەنە منزورم ببەخشە منزورم لەن ئەعدامەکانە ئەڵێ ئیشاراکەم بۆ بە تاوانی موادی مخدر بە بیانووی ئەوە سیاسیەکان ئادەم بەڵێ جواب بدەمەوە ئەم مەسەلە معەنە پێم وایە چەند هەدەفی هەیە لە یەکێکی ئەوەیە کە ئەو سەرانەی ڕژیم ئەو کەسانە کە ڕۆژێک ڕۆژگارێک جز و ڕژیم بوون کاربەدەستی بوون و ئێستا ئەگەر نەماون خەریکە ئەوانە چاوترسێنەکات کە ئەگەر ئێوە بڕۆن دوور بکەونەوە یا بمن بە دژی ڕژیم ئەوە چارە نووسستانە ئەعدام ئەکرێن تاوجی چونکو براکەی ئەڵێ براکەی ئەم کابرا ئەڵێ کە خود دیاغەی عەلی شەمخانی داوەتی کردبوو کە بگەڕێتەوە چونکو ئەمە معاوەنی وەزارەتی دفاع بووە لەو دۆرا کە شەمخانی وەزیر دفاع بووە دۆرەی خاتەمی و کەواتە ئەمە بەڵام مەسەلەن ئەوەی کە 5 نەفەر ئەعدامەکات بە جورمی ئەوەی کە ئاڵێ ئەمانە موادی مخدریان کردووە یا فڵان خب ئەو مەسلەی خشونەتەی ئاغای ڕادان تەخەسوسی ئەم شتانەیە ئیتر ئاغای ڕادان لەگەڵ کاریزەکە لەگەڵ چوزانم مەسئولی هێزی نظامی لە کوردستان بووە لە بەلوچستان بووە لە کارنامەکەیە ئەم شتانە هەیە و سەرکوتەیانێ بە مانای لە یەک کەلیمە خەریکە بۆ چاوترسێنکردنی خەڵکە کە ئەگەر بێت و درێژە بدەن و ئەمانە ئێمە ئەهەمیەتی نییە بۆمان لە عین حاڵا ئەزانن کە ئەگەر بێن بەو شێوەیە دەست نەپارێزن و دەیان کەس لە چالاکوانانی سیاسی کە گیراون ئەعدام بکەن و ئەزانن کەیتر ئەوە توانێ یعنی ببێت بە دژی خۆی و بە دژی ڕژیم بە زەرەری ڕژیم تەواو بێ خەڵکێکی لە نەکاو 100,000 کەس بێنتە سەر شەقامەکان هێشتا ناوێرێ ئەوە بکات و حەوڵ ئەدا توی ئەعدام لێرە سێ ئەعدام لەوێی خەڵکی سیاسی قاتی بکات لەگەڵ مەسلەی ئەعدامی عادی خەڵکدا ئەو کەسانێک کە بە تاوانی تر بەهەرحاڵ گیراون و زمنەوەی کە لە ناوانیشەوە بڕێک ئەعدامی سیاسی شەرعەکات هەمیشە چون عەرزم کە ڕژیمێکە لە هەموو شتێک کەڵکوەرەکرێت بۆ بەقاو بۆمانەوەی خۆی و لە دەرەجێ ئەوڵە دیارە بۆ چاوترسێنکردنی خەڵکە بۆ چاوترسێنکردنی ئەو پەیامێکە ئەیداد بە هێزەکانی خۆی کە نەکا جیابنەوە و فڵان و ئەمانە ئەوەی کە مەسەڵەن ئەڵێگا ئەبێ ئەو منداڵانەی کاربەدەستانی ڕژیم کە لە خارجا بێ حجابیەکەنوان پەروەندەیان بۆ تەشکیلاین هەموو ئەمانە تەهدیدی بەشێک لە خۆیانە کە عەرزم کرد شکاوە شتەکە ڕیزش بووە لەباری ئیدۆلۆژیکەوە خەڵک متوەجه بوون کە ڕێگای کە ئەم 44 ساڵە ڕۆی ون هەڵە بووە و بەشێکی زۆریانی سا لە ئاوا مۆقعیەتێکدا
ڕژیم خەریکە بە ئەم ئەشکاڵە لە خەرە ئەعدام و ئەمانە خەریکە بەش و بتوانێت بەر بەو وەزعیەتە بگرێت و ئەم مەرحەلەش بگۆزێتەوە بە شێوەیەک. بەڵام ئایا ئەتوانێت من ئەرزیابیمەوە نییە بتوانێت ڕژیم پێم وان نییە گیانی سالم باتە دەر ئەم جارە ڕژیمی جمهوری ئیسلامی دیارە چەند مانگێکە کێشێ، بەڵام من ئەرزیابیمەوەی لە درێژەی ساڵی 2023 کە ئەم ساڵ دەستمان پێکردووە ئێستا پێم وایە کۆتایی ڕژیم دێت بە شێوەیەک هیوادارم ئەو شێوە بەدەستی خەڵک بێت لە شەقامەکاندا، چونکو ئەگەر ئێمە بێت و بۆستین اینجا بە شێوە گەلێکی تر ڕژیمی ئیسلامی بەهەرحاڵ هەر ئەڕوا، بەڵام لەو حاڵەتا لەوانەیە بە سازشێک لەسەرەوە لەگەڵ ئیمپریالیستەکانە لەگەڵ کاربەدەستانی هێزە ئیمپریالیستەکان لە ئێرانە کە لە چوارچەوەی چوزانم هێندێک هێز و ئەوانە ڕێکیان خستوون بۆ شێوەیە بەهەرحاڵ ڕژیم ئەڕوا. جا چۆن بڕوا زۆر مهمە. ئەنگەلس ئەڵێ پێم بڵێ چۆن بە دەسەڵات دەگەیت تا پێت بڵێم چۆن دەسەڵاتێکت ئەبێت. ئەگەر ئێمە بەدەستی خۆمان نەیڕوخێن و لە نێوی بەرین خەڵک بە شتێک ناگات. تۆ دڵنیا بە ئەگەر بێن لەسەرەوە بۆمانی بکەن و عەلی نابن نەقی بن نەجیەکەی شتێک بەر خەڵک ناکەوێت. جارێکی تر دیسان کڵاوەچێتەوە سەر خەڵک بە شێوەیەکی تر. بەڵێ هاوڕێ محەممەد خۆتان باستان کرد لە کۆبوونەوەی هێزەکان لە ناو قسەکانتانە لە ماخرۆ باستان کرد. ئێستا بیستمانەکە لە ساڵی 2023دا دوایەوەی کە کەسانێک وەکو چهرەهایەک هاتن تویتێکیان دا و باسی ئێتلافێکیان کرد لەسەرەوەی خەڵگانە تەسمیمگیریەک بۆ خەڵک. پێتان وایە ئێستا ئەم شۆڕشە نیازی بە ئێتلافێک هەیە یان بەدیلەکە دەبێت بۆ داهاتوو چی بێت؟ دیارە لە شرایەتی پرسیارێکی زۆر مهمە ئەمە خۆت دەزانی کە بەمش جوابدانەوەی بە ئاوا حاڵەتێک کەمتر ممکینە چون لازمە بۆ ئەمە ئەو کەسانە کە دەستن دەرکاری شتەکان دابنیشن سوحبەت بکەن بە نەتیجەیەک بگەن. بەڵام لە چەند جمڵە توانم عەرز بکەم کە ئاخرەکەی یانێ ئەوە نییە لە تەوازنی نیرو لە ناو ئێرانە وەختی ئینسان سەیریەکە پێم وان نییە ئەو شتە سەر بگرێت کە ئەوان بیانەوێت لە غەیبەتی خەڵکدا و لە پشتە سەری خەڵکەوە شتێکیان بۆ ڕێک بخەن و سەر ناگرێ ئەمە جاو شتە ڕەزا پاهلەوی بێ هەر کەسێ بێت کە لە دەوروبەر یا چ کەسکە لێ بن ناممکینە خەڵک دیسان دەسەکەنەوە بۆ مبارزە. ئێستا بارەوەش وت بێت لەم یەک دو ڕۆژ لەمەوە بەربینیم ڕەزا پاهلەوی باسەکە لە چەند کەلیمەیەکە با تەوەجۆ بەم ئەختلافە شەدیدە تەبەقاتی واکو هەیە لە ناو ئێرانە و ئازانێت کە بەرنامەی 10-20 ساڵی ئەوڵیە بێ حزبێکی سوسیالیستی و بەرنمەیەکی سوسیالیستی بێت. من بلا فاصلە ئیشارەم کرد لە ئینەکە لە فەیسبووکە ئەمە بەڕاستی داوێکە کە ئەینێتەوە بۆ هێزە چەپەکان کە بچین لەگەڵی هاوکاریکەن و بە بۆنێوانەوە بەدەسەڵات بکات. هەروەها کە ئاگای خومینی ئەوەڵ وەختی هات کەسانێ وەکو بەنی سەدر وەکو بازرگان وەکو ئەوانەی کەڵک لێ وەرگرت تەنانەت حزبی تودا کە حزبێکی بە ئیسلاح چەپ بوو و سازمانی فەدایی ئەکسەریەت چوونە پشتیەکی ناو ڕژیمە نەیەتوانی خۆی سەقامگیر بکات و پێ لەسەر عەرز دابنێت. تەنانەت ڕژیمی خومینی بۆ ئۆتۆریتەوە بۆیان کردبوو ئیتر 10 میلیۆن نەفەر خەڵک چوونە بەرەو پیریەوە وەختە هاتەوە عێراق لە تارانە. کەواتە من پێم وان نییە لە نەبوونی خەڵکدا یانێ ئەوان بیانەوێ خەڵک بە تەواوەتی پەراوێز بخەن بنە ئەو لاوە خۆیان دیسان هیچ کەس لە ئێران ئەوە قبوڵ ناکات. تۆ ئەبینی ڕۆژانە لە ناو ئێرانان نە شاه میخایم نە ڕاهبەر مەرد بەرستەمگەریە ئەو شعارانە وا ئەدرێ ئەمڕۆ لە مەسەلەن هەد ڕۆژی جمعە لە زاهدانە مەسان دراوە خۆتان حەتمەن بیستوتانەوە بینی. وەخت تا ئەمە هەیە ناممکینە ئەوان بتوان شتێک بکەن خەڵک لە
بە ئیسلاح بەنهێنی لە پشت سەری خەڵکەوە بتوان شتێ بکەن ناممکنە بتوان بەڵام ئەلبەت خەتەری ئەوە هەیە بەڕاستی کە ئەگەر خەڵک یانە ڕژیم بتوانێت بەم تاکتیکانەوە کە ئەگرێتە کار لەلایەکەوە سەرکوتی خەشن لەلایەکەوە بە ئیسلاح کاری فکری و کاری بڵێن سیاسیکردن لە ناو جامعدا و ناو گەنجان و ناو ژنان و فڵان و ئەوانەدا تەنانەت هاتن شعارەکە خەریکن ئەو ئاغای خاتەمی ئەحمەدی خاتەمی ئەڵێ کە بابا زەن زندگی ئازادی هێژە هەر لێرەیە یعنی ئەو کابرا ئەڵێ 44 ساڵ لەمەوبەر ئەم 44 ساڵە ئازادی بووە لە ئێرانە ئیمپریالیزم ئازادی نادا ئێرەیە ئازادی لە ڕوانگەی ئەوە شاید بوێت لە ڕوانگەی جمهوری ئیسلامی سەران بۆ ئەوان ئازادیەیە دیارە هەموو لایەنێکی هەیە بۆیان منداڵەکانیان لە خارج لە باشترین شوێن خەریکی تەفریحاتن ملیاردیان دزیوە و لە بانکانی غەربدا کەڵەکەیان کردووە سەرمایە گوزاریەکەن لە وڵاتانی ئەوروپای و وڵاتانی ئامریکا و کانادا و ئۆمانە باشترین ژیانەکەن خۆشیان لە ناو ئێرانە عینیشە ژیانێکی باشیان هەیە معلومە ئەو ئازادیە بۆ ئەوان هەر شتێکیش بیانەوێ ئەیڵێن گوێ بۆ کەسی شل ناکەن دیارە ئەمە لە ڕوانگەی ئەوانەوە ئازادیە بەڵام لە ڕوانگەی کێوە پرسیارەکە ئەوەیە کە ئازادیە یانێ بۆ یاڵێم کاری سیاسیەکەن لە ناو خەڵکە سەرکوت ئەەکەن فڵانەکەن بەڵام بەڕاستی ئیتر وا دیارە کە هیچ کام لەمانە ناتوانێت ڕژیمی جمهوری ئیسلامی بە کەڵکوەرگرتن لەم جۆرە شتانەوە بە ئامانجەکانی خۆی بگات دەورانی کۆتایی جمهوری ئیسلامی هاتووە و زۆر زۆر ئاشکرایە بۆ خەڵکی بە نەزەر من بەڵێ هاوڕێ محەممەد من لە پرسیارەکە باسیەوەم کرد بەڕای ئێوە بەدیل ئەبێت چی بێت بۆ داهاتووی کۆمەڵگایەران ئەم جەنبەیە کاڵێم تۆزێک قورسە دیارە بڕێک کەس باسیەوەکن کە مەجلیسی موەسسانێک هەبێت کە ئەو مەجلیسی موەسسانە هەر کەسێک هەوێ نوێنەر هێزە سیاسیەکان خەڵک بۆ خۆیان ئۆمانە انتخاباتێک ئەبێت 50% بڕێ کەس مثال ئەڵێن 50% لەو مەجلیسە اتحادیە کرێکاریەکان و جوامعی ژنگەل و ئەمانە سلکتیانەکەن هەڵیان ئەبژێرن دەستچنیان ئەکەن 50%ەکەیت نیوەکەی تریشی بە ڕەئی مستەقیمی خەڵکی کولی وڵات هەڵەبژێردرێن وەوە بێتە مەجلیسی موەسسان دیارە پاش ماوەیەک ئەڵێن پاش مەسەلەن ساڵێک کە دەوڵەتێکی موقت لەسەر کار بوو اینجا ئەوە انتخاباتێک دابنێن اینجا مەجلیسێکی بۆ شێوەیە بێت کە ئەمە قانونی ئەساسیەکی تازە ئەوە دیدگایەکە وەسیعەن لە ماوەیە گوزەشتەوە هەمیشە بووە دیدگایەک پێ سەر ئەوە دادەگرێت کە بێت دەسەڵاتی خودی خەڵک بێت دەسەڵاتی یعنی دموکراسی مستەقیم دموکراسی مشارەکەتی هیچ شتێک وەکو بنکەکان لە چون من دەبیرمە مەسەڵەن شارەکانی کوردستان ئاوا مناسباتێک ئەبێ بێت کە شورای شارێک ببێت یعنی ئەو سیستمە ئەگەر ئێوە خۆتان وەکو دکتۆر محەممەد ڕەحیمی باسیکەن پێتان وایە کامی باشترە معلومە شوراکانە من کۆمونیستم و من خوازیاری حکوومەتی شوراییم و ئەوە بە تەنها ئەوەیە کە چون ئەزانی چۆنە هاوڕێ مەسەلەکە ئەوە نییە کە ڕژیمێک بڕوا جەماعەتێکتر بێنە سەرکار مەسەلەکە ئەوەیە کە چۆن ئەم مشکڵاتەکە کۆمەڵگاک هەموو کۆمەڵگایەکی سەرمایەداری هەیەی تۆ چۆن نەهایەتەن جوابی ئەدەیتەوە بەم هەموو بەخڕانی اقتصادی کۆمەڵایەتی فەرهەنگی واوەوە و ئەمە جوابەکەی ئەوەیە کە خەڵک بۆ خۆیان ئەبێت دەسەڵات بدەستەوە بگرن جوابی بۆ پیا بکەن هیچ خوایەک لەو ئاسمانەوە نایەت بڵێ ئەمە جوابەکەیە بۆ تۆ ناممکینە ئاوا شتێک ئەبێ خەڵک بۆ خۆیان هەروە کە کۆمەڵگاکانی تر لە غەربدا تەلاشیان کردووە زەحمەتیان کێشاوە و کۆمەڵگایان هێناوەتە سەر گەشەیان پێداوە ئەو ڕێگەشتەنیا هەیە بۆ ئێمە و ئەمە یعنی دموکراسی مشارە من تارێک نووسیوە ساڵی 1970
نەوەحەوتی زاینی ئەڵێن 25 ساڵ لەوە پێش لە باسی دموکراسی مشارەکەتیم لەوێ من کردووە ئەم لەباری ئابووری و لەباری سیاسی و فڵانەوەمانە چۆنیە بەیانەوەی کە خەڵک بەشدار بن لە تەسمیم گیریە وەختی خەڵک خۆیان بەشدار بوون دیارە دەردەکان خۆیان ئەبینن لە گەڕەکەکەی خۆیانە لە شارەکەیانە لە گوندەکەیانە لە فڵان هەیە لە کوردەواریاڵێن هیچ دکتۆرێ بە قەو دەردارێک نازانێت ئێتۆ خۆت وەختی دەردەکانت ئەبینی لە کۆمەلگاکەی خۆتا ئەیشزانی چه ڕێگایەکی بۆ ببینیتەوەی چه چارێک نەشت زانی کەسانگەلێک کە خیبرەن لە بواری جۆرا و جۆرە مشاورەت پێدەن پارەیان پێدەی وەکو مشاور کەڵکیان لێ وەرەگری ئەرنست مەندل کە نووسەرێکی زۆر گەورەی چەپە مرد چەند ساڵ لەمەوبەر مشاوری اتحادیەکانی وڵاتی هۆلەند بوو وەکو مشاورەی ئەدا کە اتحادیە کرێکاریەوان حقوقی لەوان وەرەگرت تۆجارزم هەی ئەوەیە مێکانیزمەکەی بەڵام دەسەڵات هی خودی خەڵک بێت ئەبێ و خەڵک ئەبێ بەشدار بن معنای ئەوە نییە چون خەڵک ماندووە بن ئەگەر هەموو ڕۆژێک بێن و لە کۆبوونەوە ماناکەی ئەوە نییە ماناکەی ئەوەیە کە بە نۆرە ئەبێ بچەرخێت هیچ کەسێ لە سکدایکیەوە نایێتە دنیا ببێت بە وەزیر بەس ناوتوێڵیەوە نووسارەکە تۆ وەزیری یا وەکێڵی یا ڕئیس جمهوری یا فلان ئەو یاکەیتیشە بێ کرێکاری فلان بێ خەڵک ئەو فرسەتانەیان بە شێوەی بەرابەر پێ بدرێت من ئەم نظامە بە نظامێک ئەزانم کە خەڵک لە خوارەوە خۆیان دەستی پێکەن بە فەقر و هەژاریەوە زۆریش بڵند پەروازی ناکەن تا ئەو جێگایە بۆیان بکرێ ڕێگا بینەوە بۆ مشکڵاتی کۆمەلگاکەی خۆیان و پلە پلە قەدەم بە قەدەم ئەچنە پێش ئەم ڕەوتە ئەم مەسیرە مەسیرێکی جێگای ئیتمینانە کە تۆ یەک مەسیر هەیە بەرەو پێش ئەچیت ممکنە کند بێت ممکنە سەرێع نەبێت ئەو حرەکەتە بەڵام دڵنیایت کە بەرەو دووە ناگەڕێیتەوە لە حاڵێکە مەسیرگەلی تر کەسانگەلێک لە بیرمە مەسەن سیستەمی وڵاتی برزیل فەرناندۆ کۆلەر هاتە سەرکار بە شعاریەوە کە من گەندەڵی و ئەوانە لابم خۆی بوو بە گەندەڵترین پاشی 3 ساڵ ئەڵان ئاغای بۆلسۆنارۆ ئەلەم چەند ڕۆژە خۆ دەزانی لولا جارێکی تر بردیەوە لە برزیلا ئەوە تا شکاتیان لێ کردووە کە بەڵێ بۆ فەساد و فلانەوەنە ڕای کردووە بۆ ئەمریکا تۆ جارزم هەی یعنی ئەو کەسانە ئەو ئینسانە کاریزما دارای کاریزما و شخصیەتێکی فلان ومانە و هەو پشت ئەیگەن نەچوزانم خوا ئاغای خومینی وابوو ئاغای محەممەد ڕزا پالەوی بۆ جۆرەسە ئیسە بۆ کوڕەکەی خەریکردن هەرۆکاراکەن ئەمانە دڵت تەخت بێت ناتوان مشکڵاتی خەڵک حەل بکەن و مشکڵاتەکە زۆرتر و زۆرتر و زۆرتر ئەکەن تەلەمباری ئەکەن کەواتە یەک جار بۆ هەمیشە خەڵک ئەبێ خۆیان کۆنتڕۆلی ئەوزای خۆیان و بەدبەختی خۆیان منیش کەڵێ تا خۆم خۆڵمەکەم بەسەرما کەس خۆڵ ناتانێت تا بەسەرما با خەڵک بۆ خۆیان بەڵێ من ئەوە هینەکەم بەڵام عەرزم کرد ئەوەم بەستگی بە تەوازنی قوا هەیە خۆت دەزانی تەوازنی قوا ئەگەر چینی کرێکار توانی بێتە مەیدان ئەعتساباتی کەمەرشکەنی خستبێتە ڕێگا ئەعتساباتی سیاسی و مناسباتێکی شوراکانی خۆی کۆ شتەکانی خۆی تەشەکولی خۆی خست بێتە ڕێگە سەر بەخۆ بەڵێ ئەتوانێ بێسن کە ئەگەر نا مەجبورین خۆی ناتوانین خۆ ئەو کەسانە کە کرێکارین هەموو بکوژین لەناو کۆمەلگادا دروست نییە کەواتە تەوازنی قوایە کە بڕیار دەدات کە چ شێوەیەک لە حکوومەتداری لە ئێراندا تێتەکایەوە دیارە ئەگەر خەڵک لە مەیداندا بن هەرچی زۆرتر خەڵک لە مەیداندا بن و خۆیان ڕێک بخەن ئەوە هینێکی ئینسانی تر پێشڕۆتر پێشکەوتوانەتر و دموکراتیکتر دێتە ئارایەوە هەرچی کەمتر بێ ئەم لایەنە خەتەری سازش و کەسانێکی فرسەت تەڵەب هەلپەرست بێن لەو ناوە دیسان جارێکی تر ئەو شتە بدزن لە خەڵکی و لە بەرژەوەندی خۆیان نەکەڵکی وەرگرن
بەڵێ هاوڕێ محەممەد بەداخەوە کاتی بەرنامەکەمان خەریکە بەرەو کۆتاییەکێ زۆر سپاس دەکەم کە بەشدار بێ و ئەگەر قسێک هەیە وەکو کۆتایی چون کاتەکەمان فرکەمە فەرموو. بەس هەروەی کە هیوادارم بتوانین بەسەر جمهوری ئیسلامیا زاڵ بین، هیوادارم بتوانین یەکگرتووی خۆمان حفظ بکەین و چینی کرێکار ڕۆڵی مێژووی خۆی بگێڕێت و بێتە مەیدان. زۆر سپاس دەکەم، جارێکی تر سپاس کە ئامادە بوون. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەدی ڕەحیمی چالاکی سیاسی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشدار بوو. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، هەتا بەرنامێکی تر و شەوێکی تر ماڵاوە. Saçmayan pekar
ئازادی چیرۆکی بە جوانی پڕە لە جوانیانی بەرەنگار بوونە بۆ بە تارمایی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی واتای پێشەنگی لە ڕووناکی ناترسی و بێباکی ژنجیان ئازادی ژنجیان ئازادی ئیرادەیە فەلسەفەکەی پڕ لە هێزە ئەندێشەکەی ژنجیان ئازادی